زانا نامێنە نەزان زۆرە بێ ئێمە لە ساڵەکانی پێش هاتنی قیامەتە ئەژین نەزانی زۆر زۆر بووە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی وەیەفشو الجهل فەشوە زان یعنی چی یعنی بڵاوبوونەوەیەک زەوی پڕکە جاهلیەت زەوی پڕ کردووان بۆیە فەرمی زاناکان نامێنن ئەی چی دواتر خەڵک چیەکە اتخذ الناس رؤوسا جهالا جهال وصيغه مبالغه خەڵکی کۆ ئەبنەوە لە دەوری کەسانێکی زۆر جاهل زۆر نەزان زۆر نەفام 5,000 کەس دانیشێ بۆ لایڤێکی بۆ وتارێکی نەزانیش هیچ نازان ئەفەرمێ فەسئیلو کێ نەزانەکە دروستەکە خەڵکەکە خەڵک نەزانەکان دروستەکەوەی کا بەشت ئەچێ پرسیاری بۆ بە آخرەوە ئەهلی پرسیار نییە کەچیەوە چه پرسیاری بۆ ئەوە ئەهلی دین نییە ئەوە شەرع نازانێ قورئان بخوێنێتەوە کەچیەوە چه پرسیار بۆ واز لە زانایان هێنێ چه پرسیار بۆ جاهلانانە بۆ نەزانانەیە ئەفەرمێ کە ئەوانیش پرسیاریان لێکرێ فەئەفتەو خۆیان لێ بۆتە عولەما کاکە تۆ دەکەس لێ کۆ بێتەوە تۆ زێڕیشت پێوا بینێ مامۆساجان پێشێخا لەم لاولا ئەتە خۆ چوزانە داماوە ئەم ڕیشە جاری وان هەیە بۆ دڵداری دایناوە وەڵا برادێک هەیە ئەوی من ڕیشم داناوە لەبەر ئەوەی کابرای ڕووسی مۆدێلێکە دامناوی کەچی سواری تەکسیە بوو مامۆسام لێگرێتەوە ئەوە چمە سوپەرمارکێتەوە مامۆسام لێگرنەوە چمە نانەوە مامۆسام لێگرنەوە ئەوی چونکە بە شەڕواڵی ئیشۆوانەوەم بینن ڕێزم زۆر لێگرن وازان مامۆسایەکی زۆر بەتوانام بە کافی حەڵال خۆمەژیان ئەوی لە کاتێکا باڕیشمە نێرگە لافرۆشە خەڵک ئەوە هەر ئاوا کە بینی مامۆسا ئێوەڵا ئەمیش کە ئەو عالەمە لێی کۆ بووە مامۆسا پرسیاری لێگر وەڵایتر ئەلە بەخوا پێچێ مامۆسا بوو دەستکەم بە فتوادان دەستەکە فتوادان بۆیە ئەوە کەسە گومڕاکە دروستەکە سەرە نەزانەکە دروستەکە بەوەی کە بەز لەبەرەوەی تۆزێ لە مسلمانە چی ئەچێت هەرچی پرسیار و کێشە و مەشاکلی خۆی هەیە باتە بەردەستی چەند کەس خۆی لە خەڵک کرد بە شێخ سەرۆت و سامانی خوارد نەتاندی خەڵک خۆی تێچێت لە دەوری کۆ بێتەوە بۆیە فەرمێ فەسئیلو خەڵکەکە خۆیان وا پرسیاریان لێکە فەئەفتەو ئەویش فوی تێکرێتەوە و هەموو خەڵکە لە دەوری خۆی بینە دەستەکان فتوانە یەک زەڕە لە خوا ناترسن پاشانە فەرمێ فضلوا وأضلوا بۆ فتوادانیان بۆ خۆیان گومڕا بن خەڵکیش گومڕاکە ئەم حاڵەی ئەمڕۆیە کە تیایانشتە ئەوەی فتوادا بەبێ عیلم گومڕایە و گومڕاکەریشە ئەوەشی پرسیار لە جاهیلەکە نەزانە و ناشزانێ نەزانە یعنی جەهلی مڕەکەبی هەیە جەهلی مڕەکەب زۆر خەتەرە جەهلی بەسیطەوە شتێک نازانی ئەچی فێریە بی و تەواو بەڵام تۆ نەزانبی خۆشێ بە زانا بزانی ناچی فێری بی هەرەمێنیتەوە تێ قەت ڕزگارت ناکە لە جاهل بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم وای فەرمووی کەسێک هات بۆ لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئایا ئێمە گومڕا ئەبین و قورئانەکان لە ناومانە گومڕا ئەبین و قورئانەکان لە ناومانە فەرمووی بەڵێ جان چۆن شتی وایە ئێمە گومڕا ببین و قورئانەوەتانێ لە بەردەستمانە مزگەوتەکان پڕە ماڵەکان پڕە فەرمی بۆ بەنی ئیسرائیل پێشەوە گومڕا نەبوون و تەورات و ئینجیلیش لە ناویان نبوو گومڕا بوون و تەورات و ئینجیلیش لە ناویان نبوو بۆیە فەرمووی ئێوەش قورئان بە کەڵکتان نایە کاتێک کە شوێن گومڕاکانتانەکەون قورئان بە کەڵکت نایە کاتێک بڕۆی لای گومڕایەک بیخوێنی کاتێک گومڕایەک بۆ تەفسیرەکە کاتێک نەفامێک نەزانێک دائەنیشێ دەرسی شەرعیت پێڵێ بە کەڵکت نایە دەرسی شەرعی خراپت ئەکا و لە خۆی خراپتر دەکا عەبدوڵڵای کوڕی مەسعودەی فەرموو کەسانێک پەیا بن لە ئاخر زەمانە وا ئەزانن خەڵک بۆ لای قورئان بانگەکەن کەچی دژایەتی قورئانەکەن زۆر هەیە ئەمڕۆ خۆشی نەزانە نازانێ واکە وأزاني خلق ولا قرآن بانجا كشيء جاءتي قرآنك يحسبون أنهم يحسنون صنعا وأزان كاريكي باشا كشيء كاريكي زور زور خرابة بويا تو واجبة لسرد برسيار لزاناكي زاناش كعلمي بينبو واجبة لسري بلا نازان جواب ندار بوي أو خلقت يبنى شيء